کە زانکۆی سلێمانی بە پێی دوا ڕیزبەندی بۆ ساڵی 2021 کە دەستگای سیماگۆ کە دەستگایەکی جیهانی و بۆ هەموو زانکۆکانی دنیا ڕیزبەندی ئەکات لەسەر ئاستی عێراق کە بۆ زانکۆ هەڵبژێراوە و خراوەتە ناو ئەو ڕیزبەندیەوە لەو دەزانکۆیە زانکۆی سلێمانی پلەی سێهەمی هەیە لە دوای زانکۆی بەغا و زانکۆی موستەنسریەوە کە دوو زانکۆی عریقی کۆنی عێراقن و ئێمە بە پلەیەکی نزیک و لە پێشبڕکیان بۆی ئینشاڵڵا لە ساڵانی داهاتووە بتوانین پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق وەرگرین و لەسەر ئاستی کوردستان خۆتانەزان زانکۆی سلێمانی چەند ساڵێکە لە پلەی یەکەمدایە بە پێی چەند دەستگایەکی تریشکە ڕیزبەندی بۆ زانکۆکانەکات بۆ لە کۆمەڵێ ئەنجومەنی زانایانی دنیا پێکاتووە ئەم ئینستیتوتە لەسەر ئەساسی لە 150 دەرەجەکانی لەسەر بڵاوکردنەوەی توێژینەوەی زانستی ئاسبەرزە کە لەلایەن بەرهەمی مامۆستاکانی زانکۆی سلێمانیە ئەو توێژینەوانە لە گۆڤاری جیهانی و ناوخۆیەکانە کە بڵاوەکرێتەوە ئەوان ئەم داتایانە لە 150 دەرەجەکە لەسەر ئەمەیە و لە 130 لەسەر داهێنان و دەست پێشخەریەکانی زانکۆی سلێمانیەوە بە خۆشحاڵیەوە زانکۆی سلێمانی ساڵانە چەندین داهێنانی هەیە لە کۆلێجی پزیشکی هەمان بۆ لە ساڵی 2021 و چەندین دەست پێشخەری کردووە لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکانە بۆ ئیشکردنی پێکەوەی لەگەڵ منەزەماتە دووەلیەکانە توانیمانە ئیشی باش بکەین ئەمانش کە دەرەجەیەکی باشی لەسرە و هەروەها کاری لە ناو کۆمەلگایە واتە ئەو کارانەی کە ئەیکا و خزمەت بە کۆمەلگا گەینێمەش لە 120 لەسرە ئەو کارانیش کە زانکۆی سلێمانی کردوێتی بە خۆشحاڵیەوە دیارە بەپێی ئەو تەحلیلە و ئەو هەڵسەنگانی کە ئەو دەستگایە کردوێتی توانیوێتی ئەو توێژینەوانە و ئەو ئیشانی لە زانکۆی سلێمانیا کرێ بکرێتە خزمەتی کۆمەلگاوە.